خۆشەویستانم براندی ستیل سیریەس بە سەرجەم بابەتەکانیانەوە ئێستا لاری گەیمینگ بەردەستە لە هێدفۆنی ناوگوێ هێدفۆنی سەرگوێ ماوس هەموو جۆرە شێوازەکانی بە بچووک و گەورە و با RGB و بێ RGB وەروە کیبۆردی RGB کیبۆرد بە هەبوونی شوێنی حەوانەوەی مەچکت وەروەها هیدفۆنی زۆر ناوازە هیدفۆنی زۆر پێشکەوتو وەروە هیدفۆنی وایرلس بۆ پلیستیشن بۆ ئێکسبۆکس بۆ هەر بابەتێکردێتەوە جا لە ئاری گەیمینگ تەواوی بەرهەمەکانیان بەردەستە و هەمووشیان زمانیان لەگەڵا و بە تایبەتی هێدفۆنەکانیان ستیل سیریز بە هێدفۆنەکانیان دەناسیەوە تایبەتی هێدفۆنە گەورەکانیان کە هێدفۆنی کواڵیتی بەرزن ئەگە بە دوای کواڵیتی دەگەڕێ ستیل سیریس یەکێکە لە کواڵیتی هەرە بەرزەکان تەنانەت درایڤەری خۆیان لەگەڵا کاتی لەگەڵ کۆمپیوتەر دەیبەستیەوە یاخود لەگەڵ پلیستیشن یان لەگەڵ ئێکسبۆکس دەیبەستیەوە درایڤەری خۆی لەگەڵا کۆنێکت دەکەی تاکو بە کەمترین ملە سەکەند وەڵامی دەنگ بداتەوە لە ناوجوویەکانت کواڵیتیان زۆر بەرزە بگومان باشترین شوێنیش لە بۆ ئەوەی ئەو جۆرە بەرهەمانە لە کیبۆردە لە هێدفۆنە لە ماوسە لە هەر ئەکسسەریەکی ستیل سیریسە بەدەستی بخۆی بگومان لە ئاری گەیمینگ ئێستا بەردەستن و باشترین شوێنن جا دەتوانین سەردانیان بکەین یان پێویستت بە هەر بابەتێکی دنیای ڤیدیۆ گەیم بوو پێویست بە کورسی بوو بە ئەکسسوارات بوو بە کۆنسۆڵ بوو ئەدەواتی کۆنسۆڵ بوو ئەدەواتی PC بوو هەر بابەتێکی جیهانی تەکنۆلۆژیا و ڤیدیۆ گەیم و هەر شتێک سەرنجاکێشت دەوێت لاری گەیمینگ بەردەستە دەتوانین سەردانیان بکەین لە شاری هەولێر یاخود بە شێوەی ئۆنلاین ئۆردر بکەین گەیاندنیان هەیە بۆ هەموو شار و شارۆچکانی هەرێمی کوردستان سپاس بۆ ئاری گەیمینگ بۆ سپۆنسەریکردنی مەڵقەی پرۆگرامی 01 ژیری گەیمەرانی کوردستان بەخێر بێن بۆ ئەڵلقەی ژمارە 237 01 ژیری ئەمڕۆ بەرواری 24 یەکی 2025 خۆم بە خۆشحاڵ دەزانم لە ئەڵلقەی شمێ لەگەڵتانم ئەمڕۆژ زۆر شت ڕووی داوام دوێنە شەو کۆنفرانسی ئێکسبۆکسە بوو کە ویستم بەڵای بیگوازمەوە بەڵام تۆزێک نەساخ بووم ژانی مەعیدە شتم گرتیان شتێکم هەیە پێدەوتی قوڕعی مەعیدە ئەگەر باەکی سات پێکەی تۆز نەخۆش دەکەیت مەقسەدمەوە نییەکەوە پیر بوویمە ئۆکەی پیر نەبیمە وڵای پیرش بیمە لەبەرەوەی ئەوڕۆ ڕیلەکەم بینی لە ئینستاگرام وتی ئەوانەی موالیان 2004 ئەس تەمەنیان بێتە 21 ساڵ یعنی ئەمن تەمەنم بێتە چەند 31 ساڵ گات دێمت زۆرم پێ ناخۆشە بەرەو پیری دەڕۆم بەڵام هێشتا زۆرم ما ئۆکەی دوو سیتکە ئینشاڵڵا بە مرتاحی بەبێ مشکیلە ئینشاڵڵا سپاسان دەکەم دگمەی لایک سەبسکرایب لەبیر نەکەن بارەس پێ بکەن گەورەترین یارانەی لەم هەفتەیە بڵاو دەکردنەوە چەند یاریەکمان هەیە یاری ئیترنال سترانز ئەم هەفتەیە لەسەر کۆنسۆڵ و PC بەردەست دەبێت یاریی ئەکشنی RPGە کۆمباتەکەی سەرنجڕا چێژدیارە یاریی کارفوڵە بار ناکەم ئێوەی خۆشەویست پارەی پێ بدەم بەڵام ئەگەر ئاگداری و یاریە بن ڕۆژان هاتە سە پلس یان هاتە سەر گەیم پاس ئەو یاریە ئەم ماوەیە بڵاو کراوەتەوە یاری شەنجاچە جیهانەکەی سەرنجڕا کێشە گەیم پڵێکی ئۆکەی دیارە زۆر بەخۆ دیار نییە بەڵام لاانش زۆر ناوازەیم هەفتێک داهاتوو کاتێ نمرەکان مامرەز گەی دەزان یاریشی چەندە بەهێز یاریی نوێی سنایپەر ئیلیتمان هەیە بە ناوی ریزیستنس لەسەر PC و کۆنسۆڵ بەردەست دەبێت ئەمەیان مارکتینگێکی زۆر گەورەی بۆ نەکراوە چەندە یاریەکانی سنایپەر ئیلیت لە کوردستانی ژناوبانجیان هەیە بە تایبەتی ئەو کەسانی حەزیان لە یاریە تاقیکەرەکانیان ئەو یاریانەیەکەوە چ پێ دەڵێن سنایپەری بەکاردێنێت کە قەناست بەدەستەوەیە ئەمەشیان یاریی نوێیە هەر باسی لەسەر جەنگی جیهانی دووەمە پێما بێ هەر لە فەڕەنسا و شوێنانەیە چکە لە فەڕەنسا بەناوبانگرە بۆ جەنگی جیهانی دووەم مۆدی مۆڵتیپلەیەری هەیە ئەو جارە لەلایەن سوودیۆ ڕبلیان هەر خۆی دروستی کردو بڵاوی دەکاتەوە سی ئەو مانگە بەردەستەوە تا هەفتەی داهاتوو بەردەستە بەناوبانگە پارەی پێدەدەن پێنادەن نازانم بەڵام ئاگادار بن لە مەفتەیە بەردەست دەبێت یاریی نوێی بچووکمان هەیە بە ناوی تێلز ئۆف ئایرن بەشی دووەم بە ناوی ویسکرس ئۆف وینتەر بەشی یەکەمی یاریەک بوو کە زۆر بەناوبانگە ئێستاش بەناوبانگە سەدە کە بڵاو کرێ بەناوبانگ نەبوو دواتر ناوبانجی پەیدا کرد بەهۆی ئەوەی کە خەڵکی زۆر باشە باسی دەکرد بەشی دووەمی لەم هەفتەیە بەردەست دەبی نازان تاسە سەرکەوت دەبی ستایلەکەی وەخۆتان لەوانەیە بینیتانەوە دەستبینین ئێستا بەو ڤیدیۆیە ستایلێکی ناڵم کارتونی بەڵام ستایلێکی ئەنەمەیشنی ستیلی هەیە بەڵام لە هەمان کاتدا ئەنەمەیشنیشە واتە بە شێوەی وەرەقە و پەیپەر دروست کراوە 3D خۆی نیشان نادا بەڵام خۆی یاریەکە هەر 2D شە سەرنجڕاکێش دیارە لە شێوە جیاوازەکانی یاریەکان و هەر لەم هەفتەیە یاری سپایدەرمان 2 لەسەر PC بەردەست دەبی دەتوان لەسەر PC لە ڕێگەی ستیمیان ئەپک گەیمز داوڵۆندی بکەن بۆ کەسانی تەنیا کۆمپیوتەر بەکاردێن بەڵام دەبی ئاگادار بن لەسەر دەبی لۆکیشنەکەت بگۆڕیت کە لە عێراق بەردەست نییە بەهۆی یاسا بێمانایەکانی سۆنی کەوای کردووە یاریەکانی خۆیان لە هەموو وڵاتێک بەردەست ناخەن لەسەر کۆمپیوتەری کەشتێکی بێمانایە هیوادارم
ئەو کەسانی کە دنیا کۆمپیوتەر بەکاردێن حەزیان لە یاری سینگل پلەیەرە سپایدەرمان 2 یاریشی ناوازەیە و هەر لەم هەفتەیە یاری ئەساسن کرید شادۆز پریڤیوێکی گەورەی بۆ ئەنجامدرا چەندین یوتیوبەری جیهانی ڕۆژنامەنووس نزیکەی چەند 4 کاتژمێر 5 کاتژمێر توانیان یاریەکە تاقی بکەنەوە و هەر کەسەوە بۆ چوونی خۆش لەسەر بڵاو کردەوە لە مێژە دەمانویست بزانین یاری ئەساسن کرید شادۆز گەیمپڵەی چۆنە خەڵکی چی دەڵێن لەسەڵی پێشەوەی کە یاریەکە بڵاو بکرێتەوە کە یاریەکە دواخرەوە لە مانجی سێ بڵاو دەکرێتەوە جا زۆر خەڵک دەستی بەسەدا گەیشت ئاوا زۆرش تاقییان کردەوە من گوێم لە زۆربەی کەسەکان ڕاگەرەوە کەسانی کە دەستیان بە یاریەکە گەیشتەوە بەداخەوە یوبیسۆفت کەمامێن کۆنتاکتی منتان لەکردن لەبەری چەندجار ئیمێڵم بۆ کردون یەک ئیمێڵم بۆ بکەن با منیش باسی بکەم بەس مهم لەگەڵەوەش تڕگەرێکی ستۆریشیان بڵاو کردو چیرۆکی یاریەکە تۆزێ پیشان دەدا کە چیرۆکی ناویت هەیە لەگەڵ یاسووکی کە ناوەکانیان تۆزێک ئاسان نییە گوتنیان ناوی لەگەڵ یاسووکی تۆزە چیرۆکیان مامزانی وەشتانە بەڵام ئەوەی کە بینیم لە گەیمپڵەیەکان کە خەڵک ئەنجامی داوە چەند شتێکە بەڕاستی یەکەمیان ئەوەیەکەوە دەڵێن هەندێک لە دیمەنە ڤیددیوەکان سەرنجا کێشە دایالۆگ و مۆشن کاپیان واتە دەموچاویان باشتر لە یاریەکانی ڕابردووی ئەساسن کە زۆرێکمان کێشەمان لەگەڵ یانە بۆ کە وەکو پێویست نییە هەندێک بەش جوانە هەندێک بەش جوان نیە بە تایبەتی کەتسینەکان دیمەنە سینەماتیکیەکان چۆن دەڵێ ڕوحیامە دەموچاوەوە نییە بەبەرەوەی یارێکی گەوری ئۆپن وۆڵدە و سەدان هەزار هیواری جیاواز و تێدا هەمیان سەرنجا چێژ نییە بەڵام پێویستە سینەماتیکان سەرنجا چێژ من دەڵێن سەرنجا شە بەڵام پێویستی هەندێک کاریشان مابی چونکە ئەوەش هەر ورکینگ پرۆگرێسەوە تا هێشتا کاری ماوە ئەو دیمەنی کۆتایی نینە و دیمەنانی کە بڵاویان کردەوە لەگەڵ ئەوەش جیاوازێکی زۆر گەورە نێوان هەردوو کاراکتەر هەیە بۆ ناوێ لەگەڵ یاسووکی دوو پلیستایلی تاو جیاوازان هەیە تەنانەت یاسووکی ناتوانێت بەشێکی زۆر لە سینکرنازیشنەکان بکە سینکرنازیشن دێنە سەر دێ سەر تاوەرە بەرزەکان و دومێک دادەگری ئەو منتیقەیە دەبۆ سیف دەکات توانی فاست تراڤلی دەبۆ بکەیت سینکرنازیشن زۆربەی زۆریان لەبۆ یاسووکی بەردەست نابێت لەبەرەوەی یاسووکی ناتوانێت بەسەر هەموو شتێ بکەوێت لەبەرەوەی هەیکەلی گەورە زەبەڵاها بەڵام ناوێ بە پێچەوانەوە لە بۆ گراپلینێکی پێواتە پەتێکی پێ گراپلین هوکێکی پێ دەتوانین بەسەر هەموو شتێ بکەوێ و پلیستایلی وی زیاتر ئەساسنیە خۆحەشاردان و ستێڵتە بە بێدەنجیە بەڵام یاسووکی ئیملاقا دەتوانێت بەناوکەیت تەنان کاتێک خۆی لە هەندێک شت دەشتەکان دەڕوخێن خۆی لە دیوار دەڕوخێت تەنان ناتوان بەسەر پەتەکاندا بڕۆن پەتەکان دەپسرێن و بەردەبێتەوە بەشێکە لەو شتانی کە بینیم واروە چەند میکانیکێکی میکانیزمێکی نوێشیان داناوە بۆ نمونە تۆ بە دوایی تۆ پێویستە کەسێ بکوژی ئێستا بازەکەت لەگەڵ نییە پێت بڵێ کاکە فلان لە فلان شوێنە مثلن بازنە زەردەکە دەهات و شوێنەکەت هەڵدەبژات لە ئۆریجین و ئۆدیسی ئەوانە بەو شێوازە بوو لە لێرە لە شادۆز بەو شێوازە نییە بەڵکو کەسێک قسێک دەکە دەڵێ لە فلان شوێنە تۆ دەچێت سەر ماپەکە لە ماپەکە بازنەکەت هەیە بازنەکەی نزیکی ئەو شوێنە دەکەیتەوە کە پێی وتی بسەندێت لە باشووری فلان گوندە لە باشووری فلان شارە یان لە باکوورە بازنەکە بچوک دەکەیتەوە پێت دەڵێ ینی چرکێک ڕادەوەستی دی شوێنەکەی لۆکیشنەکەی ئاشا دەبێت کە بازەکە نازانم لادانی ئەو بازە لەوانە پەیوەندی بە چیرۆکەوە هەبین بەڵام هەبوونی ئەو بازە ینی ئەساسن کریت بەڕاستی هە نەبوونی ئەو بازە نازانم ئۆکەی ئارەنە بۆ دەیانتوانیشتشی زۆر سەرنجا چێش بکەن کە بەداخەوە نیان کردێ بۆ نە تۆ لە پێشەوەی بچێنەوە هەر شەڕێک مەرحەلەیە بکەیت تۆ دەتوانانی کاراکتەرەکەت بگۆڕی لە ناوێوی کە یاسووکی وەکو یاری GTA 5 بۆ نمونە دەتوانین بە ئارەزوی خۆ دوو کاراکتەرەکەی خۆت بگۆڕی بەڵام کێشەیەکمان هەیە تۆ دەبێ بچێ سەر سێتینگ یاخود بچێ سەر ماپەکە لەوێ دوگمێکدا دەگری ئینجا کاراکتەرەکەت دەگۆڕدرێ ئەویش تووشی لۆدینگێکی بچوک دەبی ئینجا کاراکتەرەکەت دەگۆڕدرێ واتە هەموو مەرحەلەکان بە پێی قسەکان نەک هەمووی تدان بڵێ 90 مەرحەلەکان دەتوانی بە هەردووچیان بکەین یان بەیەکەچیان بکەین ئارەزوی خۆت بەڵام هەندێکیان تایبەتە بە یاسووکی هەندێکیان تایبەتە بە ناوێت واتە بە ئارەزوی خۆتە کاراکتەر گۆڕین بەڵام دەیانتوانی وەکو GTA 5 ئیبداعێکی تەکنیکی ئەنجام بدەن کەوا کاراکتەرەکەت دەگۆڕدرێ بەڵام شتێکی تێدابی مەسەلەن لە GTA 5 کامێرە بەرز دەبێتەوە دەستە شوێنێکی دیکە دەستە کاراکتەرەکەی دیکە لێرە بەو شێوازانە لێرە هەر بە شێوی تەبیعی سێتینگ ینی ستارتدا دەگری دەچێت ناو سێتینگ لێوێن دەر کاراکتەرەکە بەدلەکەی و دێوە و بەدل بووە کە زۆر جێنێریتی کە شتێکی زۆر دووبارەیە دەیانتوانی سەرنجاش بکەم بەڵێ لە ڕووی چەک و تەقەمەنی و هێز و توانە ئەوشتانەش هەر هاوشێوە یاریەکانی پێشی ئەساسنە چەکی جیاوازە دۆزیتەوە لە جیهانەکە لە توانیشتی باشتر بدۆزیتەوە گیری باشتر بدۆزیتەوە یاخود شتومەکی باشتر بدۆزیتەوە یان بە قوتریان بکەی هەندێک لە UI و شتەکانی نسکاری کردیە بەڵام تقریبان هەر هەماشتیشە بەڵام ئەوەی سەرنجات شەو کەسانی کردیانە دەڵێن دوو شوێنی
نەخۆعاشارنا بەڵام دوو شوێنت هەیە کەوا دەتوانی بچی سەردانی بکەی وەکو ماڵێکی لێدێ یەکەمیان هایداوتە هایداوت تقریبا وەکو سنتلمنتی ئەساسن کریت ڤالهاڵا و خانووی کە خۆت دروست دەکرد دەتوانین بەشەکانی زیاد بکەیت بۆ ئەوەی خۆت پێ بەقوتر بکەی یاخود شت کۆ دەکەیتە بۆ ئەوەی ناوچەکەی خۆت بەقوتر بکەیت یان باشتر بکەیت تاوەکو خەڵکی زیاتر لە بۆت کار بکەن بۆ دروستکردنی شتومەک و تەرتیبات هۆشتانە یاخود مەرحەلەت پێ بدەن لێرەش ئەو شتت هەیە بە ناوی هایداوت واروەها هەندێک ماڵی بچووکی شێ دەتوانین بەشێکی بچووکتر یاخود لە هەر شوێنێک بترێرا چۆن لە GTA سان ئەندریاس و ئەوان دەتوانین خانوو بکرێت تەواوی ماپەکە بۆ ئەوەی بە ئاسانی بچێ شوێنە سیف بکەیت لێرە زیاد سیف دەتوانی بچی بەسەری لێوێندەر مەسەڵەن تیر و کەوانەکەت پڕ ئاڕۆ بکەیتەوە پڕتیر بکەیتەوە یاخود خوێنت تەواوە یاخود شتێک لە بابەتانە بزەبەت هێشتا هەموو وردەکارێکی نازانم بەڵام ئەوەی بینیم شتێکی خەسەری بۆ ئەوەی چۆن دەڵێ خۆت باشتر بکەی لە پێشەوەی دەست بە ئۆبجێکتیفێک و مەرحەلەیەک بکەیت ئەکسپلۆریشن بە حساب ئەو جارە زۆر باشتر بووە واتە گەڕان بەناو جیهانەکە هەرچەندە بەڵێنیاندا بووکەوە نیشانەکان لەسەر نەخشە کەمتر دەکەنەوە تاوەکو گەیمەر زیاتر خۆی بگەڕێ بەڵام ئەو شتانی بینیم تقریبا وەکو ئەساسن کریت ئۆریجین و ئۆدیسیە کەشتێکی خراپ نییە بەڵام زۆر باشیش نییە یعنی چێژ لە جیهان یاریەکە وەرناگری تەنیا فکر دەسەرەوەیەکە و علاماتە لێوێندەرە بچمەوێندە تەنان تەمشەیش ناکرێت تەنیا تێبستیوە لەبەر یاریەکە خۆی وا دیزاین کراوە حەزم دەکرد لە ناوەکو ئێڵدڕینگ بی کە هیچ توێنەڵێ نەوەکو ئەساسن کریت مەسەلەن ئۆرسی بی وەکوەوەی هەموو شتێک پێ دەڵێ حەلێکی وەسەدیان بدۆزی بایەوە ڤالهاڵا باشتر و بە بڕوای من لەبەری ڤالهاڵا خۆی جیهانەکەشی زۆر دەوڵەمەندتر بوو بەڵام ئەمەیان بەڵێن دەدەنکەوە لەبەرەوەی بیابانی لێ نیە مەسەل وەکو ئۆدیسی کە ماپێکی گەورەتی ئۆریژین وەکو ماپێکی گەورەتیە بەڵام هەمووی بیابان بوو لە ئۆدیسی هەمووی شاخ بوو نەدەتوانی شەشوای لە ناو بکەیت هیوادارم لێرکوانە لەبەرەوەی هەمووی جەنگڵ و گوند و شتی زیاتر تێدای ماپەکە تقریبا ئەوە زۆربەی ئەو زانیاریانە بوو لەسەر ئەو یاری دەستمان کەوت و بڵێدەکەش دەگەڕێتەوە بڵێدێکەوە لە ئەساسنەکان هەیەە بەڵام چۆنی بێگات دەستی ناوێ هەشتا نازانین ئەوە زۆرینەی ئەو زانیارانە بوو کە لەو پریڤیوە بچووکە بەدەستمان گەیشتووە یاریەکە بڕیارە لە 30 مانجی لە 20 مانجی سێوە تا ڕۆژێک پێش نەورۆز لەناو ڕەمەزان یاریەکە بڵاو بکرێتەوە وەروە یەکەم وێنەشیان بۆ DLC یەکەم بڵاو کردەوە ئەکسپانشنی یەکەم بە ناوی کلاوە ئۆف ئاواژی یاخود کلاوز ئۆف ئاواژی کلاوە یا کلاوسە بزەبت بیرم نیە ئۆف ئاواژی ئەوەکی ئارتەکەیتی و هوەرەکەیتی ئەگەر یاریەکە پری ئۆردەر بکەی ئەو دیڵسیە بە خۆڕا وەردەگری بە خۆڕایی وەردەگری ئەگەر پری ئۆردەری نەکەی و کاتەی پارەی پێ بدەیت بە قسەی خۆیان من پری ئۆردەری دەکەم بەڵام جارێنا من چاوەڕێ دەکەم تاوەکو 15 سێ ئەوانە ئەو کاتی پری ئۆردەری دەکەم نەوە دیارێکە کێشە شتی لە بۆ دروستبی تاوەکو تۆزێک ریڤیوەکان ببینم من نزیکترەوە ئینجا یاریەکە پری ئۆردەر دەکەم نەوە کێشەی گەوری هەبی ناتوانم یاریەکە بکەم دواتریش چاوەڕێکم تاوەکو یاریەکە چا دەبێتەوە ئەو کاتیش یاریەکە خۆی دیسکاونتیا بۆ دەکرێتەوە چاوەڕوان من پێتان دەڵێم کە یاریەکە پری ئۆردەر بکەن ئەگەرتانێ پری ئۆردەری بکەن هەشتا کاتمان ماوە لە کۆمنتشی بۆ چنی خۆتان بنووسن ئەو زانیارانی باسم کرد ئەو گەیم پلانی بینیتان پێتان وایە یاریی سەرنجاچێکی ئەساسنە یاخود یاریی دووبارەی ئەساسنە لە کۆمنت بۆ چنی خۆتان بنووسن بێمە سەر کۆنفرانسەکەی دوێنێ شەوی ئێکسبۆکس کە دیڤۆلۆپەر دایرێکتێک بوو چوار یاریان یاخود چوار ستودیۆ باسی یاریەکانی خۆیان کرد سەرەتاش بە گەورەترینیان دەست پێ دەکەم ئەویش دووم دە دارک ئەیجسە کە 100% ئەو یاری لە ڕۆژ یەکەم دەکەم یاریەکە لە ڕۆژ یەکەم لەسەر گەیم پاس وەروە دەستە پلەیستیشن 5 تقریبا لەو هەموویە لەو شتانێک کە دوێنێ شەو باسییان کرد تەنیا یەک یاری نهاتە پلەیستیشن 5 جارێ ئەوانی دیکە هەر هەمووی دێن و هەمووشیان ئەی مایکرۆسۆفت پبلیشیان دەکە گەرخۆشی دروستیان دەکەن واتە تەواویدی هەموو یاریەکانی مایکرۆسۆفت دێتە پلەیستیشن بەڵام لەوانەیە پەیوەندی بە کاتەوە هەبی کەی دێ و کەی نە ئەگەرنا هەر هەمویان دێنە سەر پلەیستیشن چونکە خۆیان لەسەر شاشە نووسیان PS5 بە تایبەتی یاریی وەکو دووم دە دارک ئەیجس هەر لە سەرتاوەیان دێتە پلەیستیشن 5 میهم ئەو یاریە سەرنجاچێش دیارە و زۆرشتی سەرنجاچێش تێدا بوو کە ئەگەر وەکو من عاشقی یاریەکانی دوومی بە تایبەتی دوومی 2016 و دوومی ئیتەرنال کە دوو یاری ئەکشنی زۆر ناوازنە ئەوەیان تۆزێک جیاوازترە یاریەکە خێرەیە بەڵام بەو شێوازەش خێرانیە وەکو دوومی ئیتەرنال ئەم یاریە تقریبەن تۆ وەکو خۆیان وتیان وەکو تانکێکین وەکو ینی دەبابەیەکی سەبر دەجوڵەی و زیاتر دەوەستی و ئینجا حرەکە دەکەی و زیاتر دوو دوگمەیان سێ دوگمە بەکارتێنی دوگمەیەکیان لە دوگمەی لای چەپەم کەوا شیڵدەکە دراکەت هەم چەکە بۆ هەم دەتوانێت شتیش ڕیفلەکت بکە بهاوێتەوە و لە هەمان کاتدا شمشێرەی پێ یاخود تۆن دەڵێ سۆیەکی پێوەیە مشارێکی پێوە دەتوانین بیهاوێژی لە دژنەکانتی بدەیت
لەلایەکە دیکە چەکەکەی خۆتە بێگومان و لە هەمان کاتدا پێریشی هەیە بەرپەسدانەوە ڕیفلکتی هەیە و لە هەمان کاتیش چەکەکەت ینی دەستی چەپت دەستی ڕاستت کە و سیلاحانی پێتە زۆشتی سەرنجاچشتیدا چەندی چەکی جیاوازتری تێدا چاو چەکانی کە پێشتر هەمان بووکە بەتایبەتی ئەو چەکێکەوە کە لەسەرەکە دەیهاڕی و بە شێوەی پرۆجێکتەل فڕی دەداتن بچی بە شێوەی ساچمە فڕیدا شش زۆر جوان بوو لە هەمان کاتدا مەیڵەی وێپنیشمان هەیە مەیڵەی وێپن واتە ئەو شتێک کە چەک وەکو شمشێر و شتە بەڵام لێرە زۆر سەرنجاچشە بەتایبەتیش فەیل ئەلکترۆنیک گۆنتلێت وەروەها مەیز کە سێشتن هەرسێکیان پیشاندان بەتایبەتی ئەو تۆپە زنجیرە زۆر سەرنجاچێش بوو لە هەمان کاتدا یاریەکە چیرۆکەکەی دەڵێن چیرۆکێکی سەمەر بلاک باستەرە واتە وەکو فیلمە زەبەلاحەکانە مەسەڵاً فیلمەکانی میشن ئیمپاسیبل و فیلمەکانی فاست ئەند فیوریس و تایتانیک و چی پێ دەڵێن ئەڤاتار و ئەوانە پێیان دەچێت فیلمی سەمەر بلاک باستەر مەبەستانەوە نیە تەنیا لە هاوین بڵاوکردن بەڵکو سەمەر بلاک باستەرەوە فیلمەکەکەوە چیرۆکەی ئۆڤەر دە تۆپە زیاد لە حەدە پاڵەوانت هەیە و خراپەکارت هەیە پێویستی بە زۆر ئاڵۆزکردنیە چیرۆکەی سادەیە تۆ پاڵەوانی گیراوی دەبێت خۆت ڕزگارکەی دژمنەکە دەناو بێ کە دایانەوەی خەڵکی بکوژان چیرۆکەشی دووبارەیە بەڵام لە هەمان کاتدا فول ئەکشنە ئەو پێدەچێت سەمەر بلاک باستەر وەلوە چیرۆکە باسی پێش ڕووداوەکانی یاری 2016 دەکەم کەوا دەڵێن زۆر بە جوانی تێکەڵچێشەشی دەکە واروە ئەگەر تاوەکوێسە دوو من نەکردیە ئەو یاریە بۆ هەمووانە لەبەرەوەی باسی سەرەتای دوم دەکە یاخود باسی کاتێک دەکەکەوە پێویست ناکە زانیاری زۆر دەست دومی هەبی دەڵێگە زانیاری تەبی خۆشترە بەڵام گە زانیاریش نەبی زۆر ئاساییە لەبەرەوەی دەستپێکەکی جوانە زیاتر ئەو قسانین کە زۆر دووبارەیان کردو ئەو بۆ دەڵێ ستاند ئەند فایت بوەستە و شەڕ بکە نەک تەنیا بڕۆ و شەڕ بکە وەکو دوو بەش ڕاوردو کە لەوانەیە زۆر خەڵک بەڵدی نەبی بەڵام من بەدڵ ئۆکەی یاری ئەکشنم زۆر پێخۆشە بەڵام حەزم لێ جارجارە تۆزەشتی جیاوازتر چکە دومی 2016 و دومی ئیتەرناڵ دوو یاری بوون کەوا شتی زۆر سەریعی تێدا بوو بەڵام ئەم جارە جگە لەو شتانە دووشتیت کەشمان هەیە یەکەمیان کاتێک کە تۆ سواری هەیکەلێکی زەبەلاح دەبی بە زەبەلاحی شەڵ دەکەی کە ئەویان زۆر سەرنجاچێژ بوو تقریبا دەتوانین ڕوبەڕووی دژمنە گەورەکان بیەوە کە قەبارەیان زۆر بەقەدر یەک باڵەخانە زەبەلاح دەبن ئەویان زۆر سەرنجاچێ واروەها بێگومان دراگۆنەکەشمان هەیە خود دراگنەکەمان هەیە ئەژدیهایەکەمان هەیە کە دراگنێکی ئەژدیهای مێکە ئەوەش ئەندێک بابەتی سایفای تێدا خەڵ زانست تێدایە جایانت مێکی پێدەڵن کە تۆزە میکانێکیەوە لە هەما کاتدا دراگنیشە کە ئەویشان هەر بە هەمان شێوە دەتوانێت شەڕی پێ بکەی دەتوانێت چێ شوێنی جیاواز سەرنجاچێژ دیار دوم The Dark Ages ڕۆژی یەکەم من ئامادەمە یاری بکەم بۆ پێم وایە ئەگەر تایپی یاری ساڵیش نەبی یەکێ دەبی لە یاریە گەورەکانی ئەم ساڵ قەیسەڵ بۆ ستودیۆ هەیە کە دەزانن یاری دوم دروست بکەن یاریەکە بڕیارە بڕواری بڵاوکردنەوەشمان هەیە ئێستا بڕیارە لە 15 مانگی 5 2025 ئەتا هاوینی ئەم ساڵ لەسەر ئێکسبۆکس و لە ڕێگەی گەیم پاسیش بێگومان PC و لە ڕێگەی گەیم پاسی پیسیش PS5 بڵاو بکرێتەوە و دەنگۆشەیە بێتە سەر سویچی دوو بەڵام تاواکوێستە بە فەرمی ئاشکرایان نەکرد شتێکی دیکەش دەبیر نەکەم مۆدی مالتیپلەیەری تێدا نابی تەنیا سینگل پلەیەرەکە نازدان هەر لە کۆنفرانسەکە ئێکسبۆکس یاریی دیکەش قسە و باسی زۆر لەسەکرا و زۆریش درێژیان کردەوە کە ئەو یاری لە بۆ تایپی من نییە بەڵام بە کەسانی حەزیان لێ یاری ئەکسپدیشن فێر 3 کە یاریی ترن بیسە واتە دەوەستی دوگمێک دادەگری اینجا هێرش دەکاتن کامێرای شتەکان نیشاندەکات شەڕکردن بەڵام گەڕان و سوڕانەکەت بەناو جیهانەکەی بە کامێرەی کەسی سێمە چەندین کارەکەی جیاواز تێ شەڕیان پێ بکەی یاخود یاریان پێ بکەی چیرۆ بکەی ئۆکەی دیار بوو گرافیک ئۆکەی دیار بوو بەڵام ئەو وەکوتم ئەو یاریە لە بۆ من نییە ئەو یاریێژە تاوای پلتفۆرمەکان بەردەست دەبی لە مانجی چوارە پێماک بەڵام لە 24 مانجی چوار لەسەر ئێکسبۆکس سیریەس و PS5 و PC وەروە لە ڕێگەی گەیم پاس بڵاو دەکرێتەوە و هەندێک زانیاری زیاتریشیان لەسەر سافت ئۆف میدنایتی ئاشکرا کرد وەرە بەرواری بڵاوکردنەوەشیان ئاشکرا کرد کە سافت ئۆف میدنایتیش هەر لە مانجی چوار لە 8 چوار بڵاو دەکرێتەوە کە مانجی چوار دوو یاری خۆیان بڵاو دەکەنەوە و مانجی پێنجش دوو میترناڵ دوو داگەیشتکە مایکرۆسۆفت ئەو مانجی دووش یاری ئەڤاود مایکرۆسۆفت یاری لە دوو یاریان زۆرە سافت ئۆف میدنایت چیرۆکێکی ڕۆژپێستەکانە تقریبان دەعینێت توان بڵێم کلتوری وانە بەڵام بە شێوەیەکی فەنتەسی دەجێڕێتەوە میزراحەکەت پێە میزراعەکە کەوا بەوی شەڕ دەکەی کە دەتوانی هەیکەلی گەورە و جیاوازی پێ دروست بکەیت دەتوانی بازدانی پێ بکەیت دەتوانی بە شێوەیەکان تۆزێک بفڕی و لە هەمان کاتیشدا دەتوانی وەکو دیوارێک بتگوازێتەوە بۆ شوێنێکی دیکە
لە هەمان کاتدا دەبێتە چەک و تەقەمەنج لە کاتی شەڕکردن ئەو جۆرە مزراحەیەکە پێتەکە دەیسوڕێنی لە هەمان کاتدا چیرۆکەشی ئۆکەی دیار بووم بەڵام ڤیژوەڵ جوانە بەڕاستی لەو یارە ڤیژوەڵ زۆر جوانە ڤیژوەڵەکەشیان چۆن کردووە گرافیک چۆنە بە شێوەیەکی ستۆپ مۆشنە واتە تۆزێ هەست دەکەی کەوا شتەکان فرێم دەجوڵێ لە هەمان کاتدا دەوروبەرت بە تەبیعی خۆی دەجوڵێ بە تەبیعی دیمەنە سینەماتیکان بۆ شێوازەی بوو سەرنجا چێژ دیارە ئەو یاریە تەنیا ئەو یاریە بەرباری پلیستیشن 5 بۆ ئاشان نەکردووە تەنیا جارێ ئێکسبۆکس سیریەس و پیسیە لەگەڵ بێگومان بیستە گەیم پاسیش لە 8 مانجی چوار بەڵام ئەوەی سورپرایزی گەورە بوو وەکوتمان ستودیۆ ژاپۆنیەکانە کە لە هەفتەی ڕابردووتم ستودیۆیەکی ژاپۆنی دەیەوێت یاریێکی کۆنی خۆی بگەڕێنێتەوە ئەو دەنگۆیەکەمان هەبوو هەندە داوت نینجا گایدن داوت یاری دیکەیە بەڵام بۆ فەرمی کەەوە نینجا گایدن دەگەڕێتەوە و یاریەکانیش مایکرۆسۆفت خۆیان پەبلیشی دەکەنەوە ئێکسبۆکس گەیم ستودیۆز پەبلیشیان دەکەن لەسەر پلیستیشن 5 ئێکسبۆکس را پیسی نینجا گایدن جگەرەوەی بەشی چوارە ماشاکرا کە ئێستا باسی دەکەم بەڵام باسی بەشی دووەم بکەم کە ڕیمەیکیان کردوێتەوە بە ناوی نینجا گایدن تو بلاک ئەو یاریە کاتی خۆی لەسەر ئێکسبۆکس 6 بڵاوکراوەتەوە ئێستا ڕیمەیکیان کردو بە ئەنریل ئینجین 5 گرافیکی زۆر جوان دیارە زۆر قەشنگ دیارە ئەگە سەیرێکی دیمەنەکان بکەین جیاوازەکانیان ئەوە جیاوازەکەی لەگەڵ ڤێژنی ئێکسبۆکس 6 جاران گۆران کاری تێدا کراوە دیمەنەکان وەکو خۆیان دروست کراوەتەوە تا هیچ شتێکیان ئەسکاری نەکردووە جگە لە گرافیک ئەپدەیت کراوەتەوە بەڵام ئەپدەیتکردنەوەکەی چۆنە دووبارە دروست کراوەتەوە بە ئەنریل ئینجین 5 نەک تەنیا مەسەڵەن بڵێ ڕیماسە کراوێتە ڕیمەیکی تەواوە ئەو یاریە نرخیشی $50 گە بتێوە بیکرد لەسەر ئێکسبۆکس یان پلیستیشن 5 بەڵام بۆ کەسانێکەوە گەیم پاسیان هەیە بە خۆڕایی ئێستا دەتوانن تاقیب بکەنەوە و لە ئۆنلاینیش قسە باسێکی زۆری دروست کرد لە بەرەوەی نینجا گایدن گەیمەری زۆرە بە تایبەتیش ئەو کەسانی کەوا کاتی خۆی ئێکسبۆکس 6 هەبووە عاشقی ئەو جۆرە یاریان نینجا گایدن دو بلاک من ئامادەم ئەو یاری بکەم و 100% دەیکەم بۆ ئەوەی خۆمان ئامادە بکەین بۆ نینجا گایدن 4 نینجا گایدن 4 ئاشکراکریان بەشی چوارەمی یاری نینجا گایدن کە ئەو یاریانە ئەکشنن تقریبان گادەڤاری کۆنتان بێتە پێشچاوی بەڵام بە شێوەیەکی ئەکشنی زیاتر خوێنی زیاتر چیرۆکی سەرنجڕاکێشی جەهەنەمی و دۆزەخی لە هەمان کاتدا وەکو یاریەکانی ئەڵڕی قورس نییە بەڵام لە گادەڤارەکان قورسترە زۆر سەرنجڕاکێش دیارە بەشی چوارەمیش هەر بە ئەنریل ئینجین 5 دروست دەکرێت ئێکسبۆکس خۆی بەرەمێنانی ینی ئێکسبۆکس بڵاوی دەکاتەوە بەڵام لەلایەن دوو ستودیۆ دروست دەکرێت بەڵام تیم نینجا و وەروە پلاتینیم گەیمز کە یاریەکانی بەیانۆتا و ئەوانە دروست دەکەن تیم نینجا یاریەکانی تیم نینجا گایدن دروست دەکات کاتی خۆی مهم بەڵام ئێکسبۆکس پێدەچێتەوە ئێکسبۆکس پارەی دابێ بۆ ئەوەی ئەو یاریە بەرهەم بێتەوە تا لەسەر خواستیوانەوە بەرهەم دێت لە بەرەوەی بە یاریێکی فێرست پارتی ناو هاتووە یاخود یاریێکی ئێکسبۆکس ناوی دەهێنن لە مارکتینگەکان بەڵام لە هەمان کاتدا لەسەر پلیستیشن 5 و پیسیش بەردەست دەبین واتە تەنیا لەسەر ئێکسبۆکس نییە وەڵێت لەسەر گەیم پاسیش بەرواری بڵاوکردنەوەی نینجا گایدن 4مان نییە جارێت چوارەم یاری چوارەم بەشی یاریەکەیە نوێیەکەیە کە نزیکەی چەندە 20 شتێک ساڵە 20 ساڵە پێمان 20 ساڵە نه 10 ساڵە 10 ساڵ 2 ساڵە بۆ نەکرێتەوە یاخود 11 ساڵ چەندە لە 2000 ئاخری یاریان لە 2012 بوو لەسەر ئێکسبۆکس 6 و PS3 بڵاوکرایەوە 2012 ئێستا 2025 واتە چەند 15 ساڵێکە 13 ساڵێکە بەزە بڵێ ڕقم خراپن بەس مهم لەمێژە بڵاو نەکراوەتەوە ئەم ساڵ دێ بەڵام بەرواری بڵاوکردنەوەمانیە تەنیا لەڵێن لە کوتایەکانی 2025 یاریەکە بڵاو دەکرێتەوە تڕێری شەنجاشیان بڵاو کردەوە گرافیک جوان بوو دیمەنەکان جوان بوو چیرۆکێکی نوێیە ئەم جارە سێتینگێکی نوێیە واتە جیهانەکەش نوێیە گەیمپڵیان بە تەواوەتی نەگۆڕیان وەک خۆیان هێشتەوە بەڵام هەندێکی نوێیان تێ کردووە وە کارکتێکی نوێشمان هەیە دوژمنی نوێمان هەیە سەرنجاکیش دیارە وە چاوەڕوانم تقریبەن ئەوە زۆربەی معلوماتەکان بۆ لەناو کۆنفرانسەکەی دوێنێ شەوی ئێکسبۆکس پێم کۆنفرانسێکی زۆر باش بوو دوو یاریکەدا کە من وەک خۆم سێ یاریکەدا کە من وەک خۆم 100 دایانکەم ئەویش بگومان دوم دە دارگەیجز یاریی ناوازە دوم خۆش دەوێت بەتێزدام بەڕاستی یەکێکە لە باشنی یاریەکەی بەتێزدام بۆ بێت باشنی یاریەکەی مێژۆش دوم نینجا گایدن تو بلاک 100% دەیکەم لەمە هەفتەی ئینشاءالله لەسەر گەیم پاس بەدەستەوە کوتم تکارەکەم ئێوەش تاقیکەنەوە نینجا گایدن 4 100% دەیانکەم ساوت ئۆف میدنایت و ئەوی دیکە ئەکسپیدیشن 33 یاری من نییە بەڕاستی بەڵام ساوت ئۆف میدنایت لەوانەیە چانسی پێ دەما گەبێت نمری سەر و 75 بەرز بێنێ
بەڵام ئەکسپۆکس لە بۆ من نییە دەمێ بۆ چوونی ئەوش وەگرم باسی هەموو یاریەکانم کرد کامە لەو یاریانە تاقی دەکەیتەوە لە کۆمنت بۆ چوونی خۆتان بنووسن و عاشقانی نینجا گایدن وەکو مامەزانەی کە دوێنە شەو بە تایبەتی نامەی نردبوو تیژیر لە بیر نەکەی باسی نینجا گایدن بکەی وتم خەمن نەبی عاشقانی وەکو عاشقانی نینجا گایدن وەکو مامەزانەی لە کۆمنت دەمێ بتام دۆزمەوە چێ چاڕوانی نینجا گایدنی دەکەت بگەڕێتەوە ئەوە گەڕایەوە لە کۆمنت بینووسن دەنگۆیەکی نوێ هەیە کەوا لە مانجی دوو یاری کراش باندێکویت 4 لەگەڵ یاری NFL 25 بۆ چەندین یاری دیکەش بێنە سەر گەیم پاسی بە تایبەتی کراشم زۆر پێخۆشە ماوەکانی دیکە هەرسێ یاری کراشیان هیناسە گەیم پاسی لەگەڵ یاریەکانی سپایرۆ دڵخۆش بووم پێتانە وت بیکەن دەزانم زۆربەشتان هێشتان کردووە ئەگەر کراشینەکەی گەیمەری ڕاستەقینەنی کراش یەکێکە لە بنچینەکانی دنیای ڤیدیۆگەیم یەکە لە هەیکەلەکان ئەگەر بڕخین دنیای ڤیدیۆگەیم ڕقاریێت کراشە زۆر یاریانەیە بە تایبەتیش کراش باندیکویت 4 ملانی تا 50 هەر بە تەواوی تەواو کردبی بە هەموو چاڵنجەکانەوە تەنیا پلاتنم لێ بەرز نەهێناوە لەبەرەوەی پلاتنمەکەی کارەسات قورسە بەس خۆی یاریەکە زۆر بەچێژە تکا دەکەم بیکەم سەو یاریەکانی دیکە بکەن لە مانجی دوو کراشی فۆرژێت سەرگەیم پاسی وا لە مەفتێش ئەکسبۆکس کۆنترۆلەرێکی زۆر جوانی سوودی وڵاو کردەوە من خۆم زۆر کەیفم بە ڕەنگی سوور نایە بەڵام ئەگەر کۆنترۆلەرە بە نرخێکی هەرزان بەدەستم کەوی زۆر ناوازەیە لە پشتە خۆم داێنێم ئینشاڵڵا لێمە لە هەواڵەکانی پلەیستیشن 6 خولەکێکی نوێمان لە یاری فانتۆم بڵێید زیرۆ بۆ بڵاو کرایەوە کە بەڕاستی ئەوی دەزاینەوە یاری شانزاتیشە ناڵێم لە ئاستی یاری بلاک میت هێچکە یاری شەرچی نییە بەڵام بەهۆی ئەوەی کەوە بلاک میت ئەوەندە سەرکەوتووە چەندین کۆمپانیای جیاواز پارەیەشی باشیان بۆ بەرهێنان کردووە لەناو ستودیۆی کە فانتۆم بڵێید زیرۆ دروست دەکەن تاوەکو یاریەکە حاشەیە بلاک میتی سەرکەوتوو بێ جا شەش خولەکێکیان لە گەیم پڵێ یاریەکە بڵاو کردەوە کەوا بۆس فایتە بەبێ ڕاوەستان لەسەرتە تا کۆتایی بۆس فایتەکەش زۆر قەشەنگ و جوانە بە تایبەتیش لە ڕووی گەیم پڵێەوە کەوە یەک بۆس فایتە بەڵام دەبێتە 6 کارکتەر دەبێت لەگەڵ هەر شەشیان شەڕ بکەیت لە هەمان کاتدا دوو خوێنیان هەیە یاخود دوو شتێکەوە کەمیان کێوە لێیان یەکێکیان پێما بێ وەکو ستێمەنا و شتان دەبی کەمی کەیوە ئینجا خوێنەکەی دادەبەزێەوە لەگەڵ کوشتنی هەریەکەیان بۆسەکە دانێش کە زیندوو دەکاتەوە بەڵام لەگەڵ زیندووکردنەوەی خوێنی دەدەست دەدا و حرەکەکانەکە سیرکەی پێریەکان کاتێککە پێری دەکەی واتە ریفلکت دەکەی لە هەمان کاتدا کە شمشێرەکانی بەکاردێنی توانەکان و سکیلەکانی خۆی بەکاردێنی زۆر جوانە گرافیک جوانە میوزیک جێبدەن فانتۆم بڵێید زیرۆ وەکو بلاک میت پێم وابی لە ڕووی ئەوەی کەوا یاریێکە گەیمپڵێکی زۆر جوانی هەیە و بۆ چوونێکی زۆری ژەو یاریە سەرکەوتو دەبێت بەهۆی ئەو گەیم پلانی لە ئۆنلاین بڵاو کراوەتەوە بلاک میت زیاتر لە 20 میلیۆن کۆپی لە فرۆشاوە و هیوادارم فانتۆم بڵێید زیرۆ یاریەکە لە ئاستێکی باش بێ و زۆریشی لێ بفرۆشێ لەبەرەوەی من چاوەڕوانی ئەو یاریەم بەڵام بەداخەوە هێشتا بەرواری بڵاوکردنەوەشمان نییە یارێکی دیکەی پلەیستیشنیش کانسڵ کرا ئەویش یاریەکەی MMOی هۆرایزن بۆ MMO ئەو یاریانەیەکەوە کامری لەسەرەوە نیشان دەدا تۆ بتوشی یاری دەکەی شەڕ دەکەی شتانە پێ دەچێت یاری MMO جا یاری MMOی هۆرایزن کانسڵ کرا بەڵام هێشتا یاری ئۆنلاینەکەیان مایە ئەوەش لە دوای ئەوە دێکە سۆنی لە هەفتەی ڕابردوو دوو یاری دیکەشی کانسڵ کرد کە یاریە لایف سەرویسەکەی گالۆڤار بوو یاخود یاری ئۆنلاینی گالۆڤار لەگەڵ یاریەکەی بن ستودیۆ کە لە دوای دەیزگۆنەوە کارە لەسەر دەکرد جا ئەلە مەفتەی بۆ فەرمی واشاکرە کە یاریەکەی هۆرایزن کە MMO بۆ ئەویش کانسڵ کراوەتەوە ئەوەش کارەساتیشی دیکە پیشان دەکرد لە ناو ستودیۆکانی پلەیستیشن هەبووە بەڕێز جیم ڕایان سەرۆکی ڕابردی پلەیستیشن کە دەستی هەبوو لە یاریەکانی پلەیستیشن 5 بەڕاستی کارەساتێکی گەورەی خۆکان 12 یاری لایف سەرویس ئۆنلاین خستە ناو ستودیۆکانی پلەیستیشن تاوەکو ئێستا یەک دانە بڵاو کراوەتەوە ئەوی شکستی هێناوە جگە لە هێڵلایڤەرز دوو و دانەیەکی ژماوە کە بڵاو بکرێتەوە کە هۆرایزن ئەگەرنا ینی کاتێکی زۆری لە ستودیانە بە خەسار برد پارەیەکی یەکجار زۆریشی سووتاند لە پایچی لە پای ئەوەی کەوا چەند یاریش ئۆنلاین بڵاو کاتەوە هەرچەندە سۆنی تەنیا یەک یاری فەشەلی هێناوە کە کۆنکۆردا واتە یاریەکانی دیکە بڵاو نەکراونەتەوە تاوەکو بڵێن
بە بەلاش بەسەر برد وتە کارەساتە بەڕاستی کارەسات بوو کە بۆش پلیستیشن لە ماوەی ئەو 1-2 ساڵە یاری زۆر کەمی بڵاو کردەوە یاخود یاری زۆر بە کەمی قسە دەکات لەسەر یاریەکانی داوتی خۆیان لەبەرەوەی جگە لە چەند یاریەک ستودیۆکانی بە یاریەکانی دیکە و خەریک کردبوو مەسەڵەن ئێستا دەزانین ناچیتەوە خەریکی یاری ئینترگەلاکتیکە دەزانین کە سەکە پەنج خەریکی گۆست ئۆف سوشیمایە گۆست ئۆف یۆتەیە بەڵام سانتا مۆنیکا لە دوای ڕاگنەڕۆکی تاوەکو ئێستا نازانین کار لەستەکەن یاخود ئاشان نەکردووە کە دەنگۆ هەبوو ئەویش ئەوانیش لەگەڵ بلو پوینت بێکەوە یاریەکەی گاڵەڤاریان دروست کردبی کە یاریشی ئۆنلاین بووە کە دەڵێن وەکو ئەسێنشن بووە بەڵام بە ڤێژنێکی نوێتر کە بەداخەوە نزیکە 2 بۆ 5 ساڵ لە عمری ئەو ستودیۆیانەی بەلاش بەسەر برد سەرۆکی کمیونیتی مانەجەر لە تویتەری لە بێن ستودیۆ بێن ستودیۆکەوە یاری دەیزگۆن دروست دەکەن لە تویتەری وتی ئێمە هێشتا پلانمان هەیە شتی زۆر جوانتر دروست بکەین سوپاسی پرگیریتیان دەکەین واتە ئاگامان لێیە لەو شتانی کە ڕوویداوە سۆنی و یاری پێکاسڵ کردین بەڵام هێشتا هەر لە پلانوانە شتی جوانتان بۆ دروست بکەین بەڵام بێگومان چەند کە دەخیانی 5 ساڵی کە دەخیانی بۆ ئەوەی یاریەک دروست بکەێت مەسەڵەن ئێستا ئەو ستودیۆیانە چەند ساڵێکە خەریکی و یاریانان ئێستا یاریەکانیان کانسڵ کراوە دەبێت لێستاوە دەست پێ بکەم بۆ دروستکردنی یاریشی دیکە کەویش 5 ساڵی دیکە دەخیانێ واتە دەبێتە چەند ئێستا 2025 واتە نزیک دەبینەوە 2029 بۆ 30 ئینجا بەرهەمەکانیان دەبینین ئەوش ئەگە سەرکەوتوو بن ئەوش ئەگە یاریەکان باش بن بەو شێوازەیە دروستکردنی یاری لەناو ستودیۆ زەبەلاکانی پلیستیشن و ئێکسبۆکس بەداخەوە ئەوە هەرچەندە سۆنی وەکوتم تۆزێک کەشتێکە ڕاستدەک خەریکی ڕاستکردنەوەی کەشتێکەوە کەشتێکەکەش ڕاستکردیتەوە کە یارانی کانسڵ کردو تاوەکو بڵاو نەکردنەوە فەشەر نێنن بەهۆی کۆنکۆردی کە فەشەرێکی زەبەلاح و بەڕاستی بەڵام لە پایچی تا 5 یاری زۆر ناوازیان دەیانتوانین دروست بکەن کە ئەگەرێکی باشە و یاری باش بن لەبەر ستودیۆکان زۆر باشن بەداخەوە دەڵێن بەداخەوە تەنیا ئەوە پێدەوتێکردن بەداخەوە بەڕێبەری ستودیۆی ئینسۆمنیاک خانەنشین بوو لە دوای چەندی ساڵ چەندە 20 ساڵە 5 ساڵەتان چەندە ئینسۆمنیاک کار دەکەم و ئێستا 3 کەس بووینە بەڕێبەری لەناو ئەو کۆمپانیایە و قەراریان بەدەستە ئەو 3 کەسە هەر سێکیان لەناو ستودیۆکانی ئینسۆمنیاک گەورە بوون و لە مقابلەیەکیان لەگەڵ IGN باسی ئەویان کرد یاخود نەیانتوانی باسی وڵڤرینی بکات باسییان کرد بەڵام باسییان نەکرد چۆن مەسەلەن وتی ئێمە خەریکی بەڵێ خەریکینە ناتوانین قسەی لەسەر بکەین بەڵام ناشتوانم پێت بڵێمکەوە ناشتوانم پێت نەڵێمکەوە چەندە دڵخۆشین بەڵام کاتی دێ دەبێت وەکو لۆگن بین مەقسەدی وڵڤرینە و لۆگن دەبێت دام بە خۆماندا بگرین کە کاتەکە هات بێکەوە کار دەکەین مەبەستی ئەوە بێکەوە قسە لەسەر یاری دەکەین وڵڤرین باوەڕ ناکەم وازە بڵاو بکرێتەوە باوەڕ ناکەم لە 2026 بڵاو بکرێتەوە وڵڤرین نانێمستە 2027 بەهۆی زۆر شتەوە کە ئەڵخان ڕابردوو باسم کردەوە بەس میهی چاوەڕوانین هیوادارم ئەو ساڵ گەیمپڵێکی لێ ببینین چکە یاریە لە مێژە گەلەگەر لە مێژە ئاشکرا کراوە هیوادارم گەیمپڵێکی لێ ببینین و لیکێکی گەورەشمان لێ بینیم تقریبا زان گەیمپڵێکی کو دەبی بەهۆی لیکەکان بەڵام هیوادارم ئەمساڵ گەیمپڵێکی نوێ لە یاری وڵڤرین یاریشی نوێی دینەسۆر لە بۆ پلیستیشن 5 باش شاکرا و ستودیۆش دەڵێ لەسەر کۆمپیوتەر بڵاوی ناکەنەوە بەهۆی ئەوەی کەوە مۆدی سێکسی لە بۆ دروست دەکەن لەسەر PC لە PC کارکتەرەکان ڕوود دەکەنەوە لە بۆ جەماعەت ڕزنیڤڵ یا شتەما زۆر بینیوە لە یوتیوب و فەیسبوک و ئەوانە جەماعەتی PC عادەتیانە مۆدەکان وا دەکە کارکتەرەکان ڕوود بێتەوە جادڵ لەبەر ئەو شتە نامانەوەی دیمەنی ڕوتیان لە دروست بکەن یاریەکە لەسەر PC جارێ بڵاو ناکەنەوە تەنیا لەسەر پلیستیشن 5 بڵاو دەکەنەوە کە جەک ترۆدەریان بە بڵاو کردەوە یاریەکە بە ناوی کۆد ڤایۆلێتە یاریشی دینەسۆرە لە ناو کەشتێکی پێدەچێت و کەشتێ وەکو تقریبا ستایلی ئێلیەنە فیلمەکانی ئێلین و یاریەکانی ئێلینە بەڵام جارەجاتی ئێلینی بوویتە داینەسۆر چەکت پێە و کامێرەکە سێمە بە ئەریل ئینجین 5 دروست کراوە و یاریەکە بڕیارە ئەم ساڵ بڵاو بکرێتەوە لەسەر پلیستیشن 5 بەڵام بزەوت بەرواری بڵاوکردنەوەمان کەیە هێشتا نازانین چەندە تەنیا زانین لە هاوین لە خود لە مانجی 2025 یاریەکە بڵاو بکرێتەوە لەسەر پلیستیشن 5 ئینسۆمنیاک ڕاگەیاندکەوە بە فەرمی دەگەڕێنەوە دروستکردنی فیلم و دەیانێت فیلمێک لە ناو جیهانی خۆیان بە تایبەتی ڕاکشن کڵاک دروست بکەن بەڵام بزەبت وردەکارێکی نازانین تەنیا لەو بلۆک پۆستێکەوە لەسەر بەجێهێشتنی سەرۆکەکەیان ئەو لە بلۆک پۆستە شتێکیوان نووسیوە کە حەز دەکەم گەڕێنەوە دروستکردنی فیلم ئەگەر بینیتان یا خود نتان بینیوە باشە پێتان بڵێ بکە فیلمێکی هەیە بەڵێ ڕاکشن کڵاک فیلمێکی سینەمایی هەیە ئانیمیشنە بەڵام سینەماییە دەتوان بینەری بن
لە ئۆنلاین بەردەستە جەماعەت سکوێری نێکس لە مەفتە ڕایانگەیان کەوا یاری فاینل فانتسی 7 پارت 3 یاریی تایبەتی پلیستیشن 6 نابێت بەڵکو دەکێنە مەڵتی پلتفۆرم سکوێری نێکس لە مێژە حەزەکە لە پلیستیشن تۆزێ دوورکەوتوتەوە دەیەوێت یاریەکانی لە هەم پلتفۆرمەکان بڵاو کاتەوە کە لە هەم پلتفۆرمەکانی بڵاوی دەکاتەوە بۆ لەسەر پیسی لە مەفتەیە پارتی دویان بەردەست کرد ریبرتیان بەردەست خست فاینل فانتسی ریبرت کە زۆر بە کەمی دێفرۆشابەوە و ژمارەکان زۆر خراپن ئەو دەیەوێت لە ڕۆژی یەکەم لەسەر پلتفۆرمێک بەردەستی بخە من پێم وایە فاینل فانتسی بەناوبانگە بەڵام بۆ شێوازش بەناوبانگ نییە کەوا سکوێری نێکس هیوای بۆ دەخوازێ بۆیە هەم جارێ دەڵێن بەڕاستی یاریەکەمان کۆپێش زۆری نەفرۆشا جا پێیان وایە خەتایەکە تەنیا ئەوەیە کەوا لە تەنیا لەسەر پلیستیشن بەردەستە لەگەڵ لەسەر ئێکسبۆکس و پلتفۆرمەکانی دیکە لێ کات دەبڵاو بکەنە باش دەبێت هیوادارم بەڵام باوەڕ ناکەم کێشەکە ئەوە بی کێشەکە ئەوەیەکەوە هەموو خەڵک وەتاوەتی لە فاینل فانتسی تێناکە خەڵکی عام بڵێن نەک هاوادارانی فاینل فانتسی دو هەواڵی پلیستیشنیشن باسی بکەم کۆنسۆلێکی سەرنجڕاکێشە لەلایەن کۆمپانیای FPGA دروستکراوە کۆنسۆلێکی پلیستیشن یەکیان دروست کردووەتەوە کە بە شێوێکی مۆدێرنە خەبارەی جوانە هەردوو دوگمەی لە دوگمەی ئیجێکت و کردنەوەی قەپاقەکە لەگەڵ ئۆن و ئۆفی لە پێشەوە هەیە لە دواوەش بگومان پاوەر و HDMI هەیە و لە هەمان کاتدا لە پێشەوەش شوێنی کۆنترۆلەرەکانی هەیە و دیسکیش دەخوێنێتەوە بگومان دیسکی ئەسلی یاخود ڕەسەنی کۆپی ئۆریژناڵی پلیستیشن 1 دەتوانین لەسەر دابنێ و کاری پێ بکەی و ئیمەڵێکی دەکە بە کواڵیتیش تۆزێ باشتر جوانە نرخی $150 دەبی کە پێم وایە نرخەشی گونجاوە زۆر گران نییە و زۆر هەرزانیش نییە دێتە کوردستان یاخود نا چاوەڕانی بێمە سەر هەواڵی یاریەکان گەورەترین هەواڵیشمان لە مەفتەیە شتێکی سەرنجڕاکێش بوو ئەویش لەسەر EA Battlefield بوو Battlefield بڕیارە ئەم ساڵ ئاشکرا بکرێت یاخود لە هاوینی ئەم ساڵ شتی لێ بزانین و لە کۆتاییەکانی ئەم ساڵش بڵاو بکرێتەوە Battlefield نوێ لە Battlefield نوێ لەوانەیە وێنەی ڕاستەقینەی شەڕی غەززە و ئیسرائیلیان بەکاری نابێ لە مەفتێ لە ئۆنلاین زۆرێک لە خەڵکی هەندێک وێنەیان دەرهێنا بە تایبەتی لە کی ئارتەکەی یاری Battlefield نوێیەکە دەڵێن ئەم وێنەیە وێنەی غەززەیە جا ڕێک هەندێک کەس دەکۆڵینەوەیان کرد بەڵێ ڕێک وایە جا هەندێک کەس پێیان وایە و تاوەکوێستا بە فەرمیی پژڕاستی نەکردەوە و پژڕاستی ئەوەش نەکردەوە کە قسەی وە نیە چۆگەر وەنە باید تاوەکوێستان بیانوت بکە وە نیە لەبەر کێشەیەکی گەورە لە بۆ یی لەوانێ دروست بکە ئەویش بەکارهێنانی دیمەنی ڕاستەقینەی شاری غەززەیە کاتێکەوە سوپای ئیسرائیلی تۆپبارانی کردوون یاخود شوێنەکانی بەکارهێناون جا پێم ناخۆشە بگومان لەبەرەوەی پێم ناخۆشە کە مەسەرەن ئیسرائیل وا لە غەزە دەکەوە هیچ لەگەڵ هیچ زانیا بەڵام لە هەماکاتدا پێشم خۆشە کەوا لە یاریەکە بەناو غەزەدا بڕۆی لێوە شەڕ بکەیت بەڵام شەڕ لە دژی چێ دەکەی ئەوە پرسیارەکەیە ئایا لە دژی ئیسرائیل شەڕ دەکەی کە باوەڕ ناکەم ئیشتی وا بکە لەبەرەوەی ئەمریکایە ناتوانانی لەگەڵ ئیسرائیل بەشەڕ بێت مەسەر ناتوان ئیسرائیلی بکەیە ناچی ئەمریکی بەگەری بەشەڕ بێت ئەو شتە ڕوو نادات کە ئەوان ئەمریکا ئیسرائیل هاوپەیمانیەکەن ئەو شتە ناکرێت بەڵام ئەگەر بڵێ تیرۆریست لەژی تیرۆریستەکان شەڕ دەکەین ئەوەشە چێشەیە لەبەرەوەی تیرۆریستەکان مەقسەدت چییە هەماسەکە دەڵێ تیرۆریستە یاخود خەڵکی غەززەیە دەڵێن تیرۆریستە ئەوەش هەر لە ڕووی کلتوری و سیاسیەوە ناکرێت عەرەبە یاری ناکرێت بۆ مسلمانە یاری ناکرێت چێشە دروست دەکات بۆیە بەکارهێنانی شوێنی غەززە لە ڕووی لۆکیشنەوە سەرنجڕا چێشە لەبەرەوەی شوێنێکی زۆر بەناوبانگە لە ڕووی میدیاییەوە لایەکی بەحرە لایەکی باڵەخانی ڕووخاوە بەردەواماگر هەیە قەسف هەیە لەو شوێنە توانین شەڕ بکەین بەڵام پرسیارەکەوێت لە دژی چیە بە شەڕدەی ئێمە دەزانین Battlefield نوێ لەسەر جەنجی مۆدێرنی ئێستا یاخود 5 ساڵی دیکە شتی بابەتانەیە بەڵام چیە بەرامبەر چیە ئەوە پرسیارەکەیە تەنیا ناتوانین بڵێ تیرۆریست و ناشتوانین بڵێ ئیسرائیل و ناشتوانین بڵێ ناچی دەیکێت چێ نازانم بەس مهم پێم وایە شتیش سەرنجڕاکێش دەبێت ئەگەر لۆکیشنی غەززە بەکار بێ بەڵام پرسیارەکە ئەوەیە چێ بەرامبەر چێ شەڕ دەکە بەتابێت لە مۆدی کامپەینەکەی ئۆکەی لە ئۆنلاین ئاساییە جەرمن بەرامبەر ئەمریکی جەرمن بەرامبەر وڵاتێکی دیکەی ئەوروپی یاخود بەرامبەر وڵاتێکی عەرەبی لە مۆدی ئۆنلاینە تۆ ئەوەدا عکس دەبتۆ شوێنە ئەو مهم نییە بەڵام لە کامپەین و چیرۆک بەڕاستی کێشەیەکی گەورەیە قسە کرد لەسەر EA دەڵێ بەڕاستی وەزەمان باش نییە و یاریەکانیشمان باش نەفرۆشاوە و لۆمەی دوو یاریش دەکات دەڵێ یاری Dragon Age The Veiled Guard یارە نوێیەکەی Dragon Age زۆر بە خراپی فرۆشاوە کەم فرۆشاوە و EA Sports FC25 زۆر کەم فرۆشاوە تا فیفا نوێیەکەش کەم فرۆشاوە نەک کەم فرۆشاوە بەڵام لە ئەو چاڕوانی EA بووی هەیبووە کەمتر فرۆشاوە یاخود نەگەیشتەوە ئاستی ئەو چاڕوانی EA بۆی داناوە جەنازان EA بەتەما بووە چەند ملیۆن لێ بفرۆشە بەس مهم
هەردوو یاری کەم فرۆشاون و یەی دەڵێ هۆکاری سەرەکیەکەوە پارساڵ لە کۆتایی 2024 یاخود چارەجی چوارەمی 2024یان داهاتیان کەمتر بووە لە چاو ئەو پێشبینیکە هەیەیان بووە. دراگنیش دەزانم کەم فرۆشاوە لە بەرەوەی لە مێژە باسمان کردووە کە ئەو یاریە کەمتر فرۆشاوە لە چاو ئەو چاوەڕوانی کە خەڵکی بۆی هەی بووە. بەڵام FC قەت لەمەش جمینە بۆ FC کەم فرۆشاوی. بەڵام FC هۆکارەکەی وی ناوی فیفا لادراوە یاخود تا بەڕاستی یاریەکە گۆڕانکارێکی وا گەورەی نەکردووە گەیمەرێکی زۆر نەیکردووە. منۆ خۆم تاواکوێستان نام کڕیوە تەنیا و تەنیا مۆدی ئەوەکەم تاقیکردەوە 10 ساعتەکە کە لە گەیم پاسی بەردەست بوو چاوەڕێنم بێتە سەپڵەسی بخۆم. یاری سالن هیل F بە فەرمی لە وڵاتی کۆریای باشوور پەیوانە کرا ڕید کرا کەواتە لە ماوەیەکی نزیکدا یاریەکە بڵاو دەکرێتەوە یاخود ئەم ساڵانێ بڵاو بکرێتەوە و هەروەها ترۆیدر و گەیم پڵێشی لێ ببین. لە ئۆنلاین وێنەکان دزەی پێکران نەک دزەی پێکران یاخود دیدۆزرانەوە لە ناو وێبسایتی حکوومەتی کۆریای باشوور کە کۆریای باشوور هەموو جارێ یەکەم وڵاتە کاتێکەوە لە ڕێگەیەوە دەزانین ئەو یاریە نزیکە لە بڵاو بوونەوە یاخود تاخی دەکات خۆی لەگەڵە بەڕاگەڕاوشی زانیمان ماگاین کرد لە مێتڵ گیری زانیمان و GTA 6 ئەگەر لە کۆریای باشوور ڕید بکرێم بە خێرایی دەیزانین کە یاریەکە 100% لەمزیان باڵ دەکرێتەوە. بیم ساڵن هیل F کە جگە لە یەک ترۆیلەر 2 ساڵ پێشستا بڵاوکراوەوە هیچ تیکی لەسەر نازانین دزاین کەوا چیرۆکێکی تەواو نوێیە چیرۆکی لە ژاپۆنە پەیوەندی بە ڕوەک و وەکو ڤایرۆسێک یاخود لەعنەتێکی ڕوەکە لەگەڵ کەڕووی هەیە زۆر لە وڵاستەوەسی نزیک دەبێتەوە بۆ شێوازەی بەڵام یارێکەکەوە پەیوەندی بە بۆگەنبوونەوە هەیە لە ڕووی چۆن دەڵی ڤیژوەڵەوە ستایلەوە کە زۆر جوانە وەسایڵ هیلشە ڕزدنیڤڵ 6 لەوانەیە بگەڕێتەوە لە بەرەوەی ئەویشیان لەم هەفتەیە پێوانەکرا لە بۆ پلەیستیشن 5 ڕزدنیڤڵ 6 یاریەکەکەوە زۆر خەڵک بەڵدی نەبووە پێیان وا بوو یاریێکی زیاد لە حد ئەکشن و ترسەکەی کەمترە و کارکردی زۆر تێدا کە پێشەم وایە پێویست بوو کاکەمە و کارە بکە و باسەکەوتو نەبوو زۆر بۆیش لە دوای ڕزنیڤڵ 6 ئەگەسەی کەن ڕزنیڤڵ 7 چەند جیاوازە کاپکۆم ناچار بوو ستایلێکی نوێ ژانرێکی نوێ تاقیکاتەوە کە گردێک کاملی کەسی یەکەم واتە لە 6ەوە کە هاتە 7 بە کاملی گۆڕا لە 8 تقریبا هینیانەوە سەر ڕزنیڤڵ 4 و ڕزنیڤڵ 7 تێکەڵیان کرد بەڵام لە ڕزنیڤڵ 9 کە دەنگۆ هەیە تقریبا وەکو ڕزنیڤڵ 6 بێ جاسەکەوتە بێ یاخودنا بەدیار دەکرێت بەس مهم ڕزنیڤڵ 6 لەوانەیە ڕیماستەر بی یاخود ڕیمێک بی نازانم یاخود دەشکرێت تەنیا پۆرتەکی تەبیعی بێ لەسەر پلەیستیشن 5 بڵای بکەن هەرچەندە خۆی بەردەستە لەسەر پلەیستیشن 4 واتە لەسەر پلەیستیشن 5 هەرتوانین بیکەی بەشەیە باکوەرد کەمپارەبڵتی بەڵام پۆرتی پلەیستیشن 5 واتە بە ڤێژنی پلەیستیشن 5 یاریەکەمان نییە جا لەوانەیە فریم ڕیت بەرزکەنەوە کواڵی بەرزکەنەوە ڕیماستەری بکەن پێم وابی ئەگەر بێت و لە مانجی دوم کە دەزانین لە مانجی دو ستیت ئۆف پلەیستیشن نەنجامدرێ 199 ئەگەر 199 ئەگەری هەیە ئەگەر بێت لە ماوەی 5 مانجی داهاتوو بڵاو بکرێتەوە لەو ستیت ئۆف پلەیە ڕزنیڤڵ 6 ببینی بە شێوەکان کە ئەگەر ڕزنیڤڵ 6 بین کاتە کاپکۆم باسی ڕزنیڤڵی 9 دەکات لە بەرەوەی باسی 9 دەکات لە هەمە کاتدا لەوانەیە بڵێ ئۆکەی 6مان ریمەی کردەوە یان ریماستە کردەوە ئێستا بەردەستە لەوانەیە حرەکەیەکی لەو شێوازە بکەن وەکو نینجا گایدنی دوێنە شەو کە ئێکسبۆکس کردی وەنە دەڵێ نینجا گایدنی 4 لە کۆتایی ئەم ساڵ بەردەستە و نینجا گایدنی دوشمان ریمەی کردی ئێستا توان بکەوە تا پێ دەوترێت شادۆ دروپ بڵاوکردنەوەیەکی نهێنی شش سنجا شتەی بۆ گەیمەرە سەرۆکی ئەستودیۆی یاریەکانی وەرنەر برادرز لە یاخود WB وەرنەر برۆس لە کارەکەی دوورخرایەوە یاخود بەجێ هێناش بە شێوەکان لە بەرەوەی دوو یاری ڕابردویان لە مالتیڤەرسس وەروە سوساید سکواد کی و جەست لیگ هەردووچیان شکستێکی گەورە بۆ کۆمپانیا دوورکەوتوتەوە و لە هەمان کاتدا ڕۆژی پاشی یەکسەر لە جۆب لیستێک لە هەلی کارێک ئەستودیۆیەکانی ئەستودیۆی ڕۆکستێدی کە دروستکەری یاری سوساید سکواد و یاریەکانی باتمان ئارکەم و ئەوانەیە بە فەرمی ڕانگەیان کەەوە بەڵێ خەریکی یاریی نوێن ئەنا ناوزگەیم تا یارێک هێشتا شتیان نەکردیان بەڵام خەریکی دروستکردیان تا چی دەبێم هیوادارم یاریی نوێی سوپەرمان بێ کەمامێ باتمانمان لە مێژە هەبووە سوساید سکوادشتان کرد ئێستا کاتی سوپەرمانە چکە فیلمەکەی سوپەرمانیش ئەم بەم زوانە دەیبینین کە تڕۆیەرێکی لە ئۆنلاین بڵاوکراوەتەوە پێم وابیکەوە ئێستا کاتی یاریی سوپەرمانە پلیس وەرزی دووەمی یاری بلاک ئاپسۆش تڕۆیەرێکی بە بڵاوکرایەوە کە پێزا قسەی بکەم باسی بکەم بۆ تاشیکەمەوە وەرەوەێنیشان ئۆنلاین بڵاو کردەوە کە سەرجەمەشتانێکی دایکە لە یاریەکە دیکە میلیۆنێک شتە بەڵام ئێستان زاچێش بوو کارکتەری تێرمینەیتەری ئارنۆڵد بە شێوەی خۆی و بە شێوەی تێرمینەیتەرەکەش دەگەڕێتەوە نا بلاک ئاپس 6 کە
ئەگەر هەستانەیە بیکەن بەڵام زۆری مەکەن یاری تشۆکی پێکە یاری ساوەرپەنجی 2077 ئەپدەیت کراوەتەوە لە بۆ جەماعەتی RTX 50 زنجیرەی 50 بە تایبەتی لەسەر 50 لەلایەن دیجیتال فاوندری تاقی کراوەتەوە هەم ئەپدەیت کرا لە بۆ گرافیک کارتە نوێیەکە و هەم گرافیک کارتەکەش 50 ڕیڤیو لە ئۆنلاین بڵاو کرایەوە کە دەڵێن بەگشتی 20 بۆ 30% لە RTX 90 بەقوەترە بەڵام کارەباش زۆر ڕاکێشی کە دەکاتە 500 وات 500 وات کارەبا ڕاکێشەوە پێکی هەموو شتێک فیز دەکات لە ماڵی بەو شێوازە کارەبای زۆر یاری ڕزدنی ڤڵ 2 زیاتر کەمتر لە 10,000 کۆپی لێ فرۆشاوە لەسەر iOS واتە لەسەر آیفۆن و آیپادی ئەوە کاتێکەوە نرخی یاریەکەشان لە $10 کردە $40 چکە بیدیات $10 بوو لەبیرتانە باسم کرد چەند جار بە $10 بوو بەڵام کە کردیانە $40 نرخیان بەرز کردەوە بە هەمووی 200 دانیان لێ نەفرۆشتەوە ماوەی 1 ساڵ ڕابردوو لەبەرەوەی کەس ئامادە نییە $40 بە یاریەک بدە لەسەر مۆبایلی بێگومان ئامادەنە $50-60 $100 لەناو یاریە خەرج بکەن لە ڕێگەی خۆماری بەڵام کڕینی یاریەک بە $40 لەسەر مۆبایلی پێشەوە یاریەکە پارەی بدەی مەحاڵە شتە یاری دیابلۆ 4 بەپێی راپۆرتە نوێیەکانی لە بەرهەمێنانە بۆ سویچی 2 کاتێکە لە کۆتاییەکانی ئەم ساڵ بڵاو دەکرێتەوە دەنگۆ هەیە لە هاوینی ئەم ساڵ بڵاو کردە بەڵام هەر چۆنێک بێ یاری دیابلۆ 4 پێمە یاریی نایاب دەبێت لەسەر سویچی 2 بە تایبەتیش هاندهێڵدە سەمۆدی هاندێڵی زۆر جوان خۆشەویستانەمەوەش هەواڵی یاریەکان بوو هیوادارم چێشتا لە بەرنامە وەرگرت بێن تاڵقەیەکی دیکە بەخوای گەورتن سپێرم خودداچان لەگەڵ